بەڕێزانەمەی شوتاری ڕێکخراوی داکۆکە ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کردەوە قێزەونەکەی ئاسایشی پارتی و دەسەڵاتی ترسنۆکی بنەماڵەی بارزانی. تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسەین یەکەم کاری تیرۆریستی پارتی و بنەماڵەی بارزانیەکان نییە و دوایین تیرۆرکردنیش نابێ. وا فێرن هەمیشە دەنگە ئازادەکان کرد دەکەن و هەر قەڵەمێک لە بەرژەوەندی ئەوان نەنووسێ و کار نەکا دەیشکێنن و لە ناوی دەبەن. ڕۆژنامەنووس وەداد حسەین تاوانەکەی ئەوە بوو ڕەتی کردەوە جاسووسی بۆ دەستگای پاراستن و ئاسایشی سەر بە پارتی بکات. هەموو ئەو شتانەی ڕەت کردەوە وەک پارەی باش و ئۆتۆمبیلی گرانبەها. دواتر چەندین جار هەڕەشەی لێکرا و هەتا ئەو کاتەی دەستە چەپەڵەکانیان گەیاندا جەستەی ماندووی وەداد و دوای فڕاندنی ئەو بە ڕێگەیەکی زۆر نامرۆڤانە ئازاریاندا. هەروەک دەرکەوت هەموو پەنجەکانی شکاندبوو چاوێکیان کوێر کردبوو. شەهید وەداد بەرگەی ئەو هەموو ئازار و ئەشکەنجەیەی نەگرت و ڕۆحی پاکی بەرەو ئارامی و بەهەشت بەڕێ کرد. بەڕێزان، حیزبی بنەماڵەی باشووری کوردستان هێشتا لە زیندانی کردن و ئازاریدانی ڕۆژنامەنووس و چالاکوانان دەستیان هەڵ نەگرتووە. هەر ئەمڕۆ هەمومان لێرە شایەتی ئەوە دەدەین کە شێروان شێروانی و گوهدار زێباری و قارەمان شوکری و مەلا نەزیر بێتاوانن. بەڵام پارتی بێ ناڕەوا ئەوانی دەستگیر کردووە و نیازی ئەوەی نییە ئەوان ئازاد بکات لە زیندان. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک نەفرەت لەو دەسەڵاتە دەکەین و کە بە زیندان و ئازاردان و تیرۆرکردن وەڵامی دەنگی ناڕەزایی شەقان دەداتەوە. ڕێکخراوی داکۆک 13 هەشتی 2023